زیاتر لە مانگێک بەسەر بڕیارەکانی بارزانی بۆ ئەنجامدانی چاکسازی لە حکوومەتی هەرێم تێپەڕ دەبێت و تا ئێستا هەنگاوەکانی ئەو چاکسازیانە دەرنەکەوتون و بەرپرسانی حکوومەتیش دەڵێن کار لەسەر ئەوە دەکەن چۆن بڕیارەکان جێبەجێ بکەن. وتەبێژی حکوومەتی هەرێم دەڵێت هەندێک لە یاساکان دەبێت گۆڕانکاریان بەسەردا بێت چونکە بەشێک لەو یاسانەی تا ئێستا حکوومەتی هەرێم پەیڕەوی دەکات هی سەردەمی ڕژێمی بەعسە. بارزانی لە بڕیارەکانیدا کە لە 15 شوباتی ڕابردوو دەری کرد بڕیاریدا پێداچوونەوە بە هەیکەلیەتی کارجێڕی حکوومەتی هەرێم بکرێت. لەو بارەیەوە وتەبێژی حکوومەتی هەرێم دەڵێت ئەو پێداچوونەوەیە پێویستی بەوەیە کە جارێکی تر گفتوگۆ بکرێت لەگەڵ لایەنەکان چونکە وەزارەتەکان لەسەر بنەمای گفتوگۆ و ڕێککەوتنی لایەنەکان دابەشکراوە بۆیە ڕەنگە بەشێک لە لایەنەکان ڕازی نەبن بەوەی وەزارەتەکانیان کەم بکرێتەوە. لایەنە سیاسیەکەی بەڕاستی وەکو کابینەکە ئیدارەی وڵات دەکاتن کە بەڵام کە بڕیاری سیاسی کرا و کاتە بۆ حکوومەت بڕیاری خۆی بداتن وەکو گوتنی تەشێکرا و شەوێت و بێت و 19 حەقیقی وەزاری کەم کرد لە بۆ 12 13 14 15 هەندێک ژمارەیەک دیتن بێگومان لە حسەی هەندێک لەو ئەحزابانە دەبیتن ئیترەوە دەبی گفتوگۆی خۆیان بکەن. لە بەشێکی دیکەی بڕیارەکانیدا بارزانی بڕیاریدا بوو پێداچوونەوە بە زەویە کشتوکاڵیەکان و مڵکەکانی حکوومەت و کاری کۆمپانیاکان بکرێت. وتەبێژی حکوومەتی هەرێمیش دەڵێت بارزانی لە کۆبنەوەی ڕابردوودا لەگەڵ دەستەی نەزاها داوای لێکردوون کە کار بکەن لەسەر گەندەڵیەکان و هەر کەسێک سکاڵای لەسەر هەبێت پێویستە ڕێکاری یاسایی لە بەرامبەردا بگیرێتە بەر. ئەوە لە کاتێکدایە بەشێک لە بڕیارەکانی بارزانی و هەنگاوەکانی حکوومەتی هەرێم بۆ چاکسازی پەیوەندیان با گۆڕانکاری لە یاساکاندا هەیە بەڵام ئێستا پەرلەمانی کوردستان پەکخراوە و ناتوانێت هیچ دانیشتێک ئەنجام بدات. ڕووبوونەوەی گەندەڵی پرۆژەکانی گەندەڵی هەوڵەکانی گەندەڵی دڵخۆشکەر و ئومێدبەخشە بێ بەلای خەڵک و بەلای هەمومانەوە کە ببینین بە پێش چاومانەوە چەند دزێک چەند گەندەڵێک حکم بدرێن زیندانی بکرێن چەند کەسێک لە پۆستەکانی دوور بخرێتەوە چەند مەسئولێک دەست بەسەر مڵک و ماڵەکانیانە بگیرێ ئەو کات هەمووان دڵمان بەو چاکسازی و بەو هەنگاوانەی ئیسلاح خۆشە بێ. بەوتەی وتەبێژی حکوومەت ژمارەیەک شارەزای بیانی لەگەڵ حکوومەت و وەزارەتی دارایی کاریان کردووە و راپۆرتی خۆیان پێشکەش کردووە کە هەنگاوەکانی چاکسازی چییە و چۆن دەکرێت. هەروەها بانکی نێودەوڵەتی کۆمەڵێک پێشنیازی بۆ حکوومەت خستۆتە ڕوو لەگەڵ کۆمەڵێک نێوەندی نێودەوڵەتیش لە بوارەکانی تەندروستی و پەروەردە و پلاندانان پێشنیازی خۆیان داوەتە حکوومەت. ڕێبوارکاکەی ئەنارتی هەولێر.